سوپاسێکی زۆرەوە دەست لەسەر سنگ هەنگاو بە هەنگاوی هەموو ئەو خەڵکە نیشتیمان پەروەرەی شاری سلێمانی و دەوروبەری ئەنرخێنین کە دیارە هەستی نیشتیمانی پەرۆشی بۆ هەموو ئەو دۆزانەی کە ڕوبەڕووی نەتەوەکەمان نیشتیمانەکەمان ئەبێتەوە لە لووتکەیە بۆیە هەر ئەوەیە دەست لەسەر سنگ بەڕێزەوە سپاسیانەکەم. ئەمڕۆ هاتوین کۆبوونێتەوە بۆ ئیدانەکردنی و هێرشە ناڕەوایی کرایە سەر ئەم بیلەتە بێدەسەڵاتی ئێمە سەر خانەوادەی کورد کە هیچ تاوانێکیان نییە بەڕاستی مناڵێک و خێزە هەر خێزانەکە نەک مناڵەکە هیچ تاوانێکیان نەبوو و ئەمەش یەکەم جار نێوە لە خێزانی کورد کریایان لەگەلی کورد کرێت ئەگەر ئێران ڕاستەکا بە ڕەوایە زانی پەلاماری میلەتێک بات دەوڵەتێک بات کە قوتی هەیە. بەڕاستی خەڵکیی زۆر لێرا کۆبەتەوە بۆ شەربەزار کرد و هیدانەکردی ئەو کارە قیزەوەنەی کۆماری ئیسلامی ئێران کە بە هەمۆشەک هێرش کردە سەر هەولێر و ئێمە هاتوین لێرە ئیدانەی بکەین وە کارێکی ترسونەکانە و شەرمەزارانەیە و جگە لە درۆ و دەلەسە و بوختانکردن بۆ قەواری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و بوونی موسا لە هەولێرە ئەسڵ و ئەساسی لێژ ڕاستیکتیانە تەنها بۆ شاردنەوەی شکستەکانیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوی چکە نییە. ئەم ژینایانە چیان کردووە؟ ئەم ژینایانە داوا ژیانەکەن داوای ئەوان نەکرد لە شیرینی خەوە ڕیان چڵەکێنن لە باوەشی دایکیانە دەریان بێنن. چیان کردبوو ئەمانە؟ یەکێ لەمانە میلەتی خۆیەتی ئێران ئێمە ڕسوای ئەکەین ئێمە شەرمەزاری ئەەکەین لێرەوە نەفرەتی لێ ئەەکەین چونکە ئەو مرۆڤ نییە ئەو مخایلە. چی فەرقێکی هەیە ئەو لەگەڵ مخایلە؟ ها؟ ئەگەر ئێمە بە فەڵەستین نەزانێ ئەگەر ئێمە بە ئیسرائیل نەزانێ ئێمە کوردین ئێمە نە فەڵەستینین نە ئیسرائیلیشین. هەرێمی کوردستان دەستی ئاشتی و دۆستایەتی بۆ هەموو گەلان و دەوڵەتانی ناوچەکە درێژ کردووە